نرخی یەک ئەمپێر کارەبای مۆلیدا هەلیەکان لە شاری هەولێر 8,000 دینارە. هاوڵاتیانیش دەڵێن ئەو نرخە زۆرە و داوای کەمکردنەوەی دەکەن و دەڵێن ناتوانن ئەو پارەیە بدەن. ئەوەش لە کاتێکدایە کە حکوومەت موچەی 5 مانجی فەرمانبەرانی دابەش نەکردووە. وەڵی پارەکە زۆرە، یعنی ئەمپێری 8,000 هەیە پێی نادرێ، هەیە 3 مانگە نەیدایە وەڵا، یعنی دەرێ موچە نییە کە موچەش نەبێتن پارێ بەچ بدە، هیچ نەبی کار نەبی، دەبێ حکوومەت حسابەشی و خەرکەی بکە بەڕاستی. ئەو داوای هاوڵاتیانیش هاوکاتە لەگەڵ بڕیارەکانی ئەنجومەنی وەزیران کە بۆ ڕوبەڕووبوونەوەی قەیرانی داراییدەری کردن و داوا لە پارێزگارەکان و قایم قامیەتەکان دەکات نرخی کارەبای مۆلیدەش وەک خزمەت گوزاریەکانی ترکەم بکرێتەوە بەلەبەر چاوگرتنی باری دارایی هاوڵاتیان لە ڕێگەی لیژنەکانی پارێزگا و قایم قامیەتەکانەوە. دوێ بەیاننامەی ئەنجومەنی وەزیرانیش پێ دەچووە کە یەک لە خاڵەکان باسی مۆلیداتی ئەهلیەکە ئینشاڵڵا لەو چەند ڕۆژەی دابێ محاولە دەکە هەرسێ محافظە ئەمە بەیەکەوە دابنیشین نرخێکدا بنێن لە خزمەتی هاوڵاتی دابێتن دۆمانش دارێت جێبەجێ بکەین. لای خۆشەوە سەرۆکی ئەنجومەنی مۆلیدا هەلیەکانی شاری هەولێر دەڵێت لە مانگەکانی داهاتوودا دەتوانن نرخی ئەمپێرەکانی کارەبای مۆلیدا کەم بکەنەوە، بەڵام دەبێت پارێزگا گازیان بە نرخێکی گونجاو پێ بفرۆشێت و نرخی 1 لیتر گاز لە 500 دینارەوە بۆ 300 دینار کەم بکاتەوە. ئەو نرخی یعنی کەدا دەبێزێنین بەزێ کە بەو شەرتەی ئەو گازوالەی یعنی هی حکومی بەڕاستی ئێستا زۆر گرانە کە بە 500 دینارێک یعنی کە لە بۆ 1 لیتری یعنی 1 لیتر بە 500 دیناریە دەمانەوێت 1 لیتر گاز کە ببیتەوە کە 300 دینار بەڕاستی. لە ئێستادا هەرێمی کوردستان بە قەیرانی دارایی سەختدا تێپەڕ دەبێت. حکوومەتیش بۆ ڕوبەڕووبوونەوەی قەیرانەکە چەند بڕیارێکی دەرکرد کە یەکێکیان کەمکردنەوەی نرخی سەرجەم کاڵاو پێداویستی ڕۆژانەی هاوڵاتیانە بە زۆرێک لەگەڵ گوزەرانی هاوڵاتیاندا بگونجێت. پارێزگار و قایم قامیەتەکانیش بۆ ئەو کارە سەرپشک کراون. شیراز عەبدوڵڵای نارتی، هەولێر.